لەگەڵ فراوانبوونی قەزای سۆران ژمارەیە گەڕێک لە سەنتەری ئەو قەزایە دروست بوون. لە ڕێگەی شارەوانی خرانە ماستەر پلان و نەخشەی بنەڕەتی و ڕێکارە یاساییەکانیان بۆ ئەنجام درا. بەڵام دوای زیاتر لە 10 ساڵ لە بنیاتنانی ئەو گەڕەکانە نەبوونی چەندان پرۆژەی خزمەتگوزاری دانیشتوانی ئەو گەڕەکانەی نیگەران و بێزار کردووە. زیاتر لە 15 ساڵ یعنی بەسەرەوە کەمتر نییە کە تاپۆیە ئەوە خستەخانەی ولادەیەوە لەو لای مزگەوتە تەماشاکەی هیچ پرۆژەوەی ئەوە چ پێنەدا نیو مەتر بەش قوڕ و سرپاوە لە هەمان کاتشتا کە هاوین دادێت لە بە تۆز و ئەوەی سیارە شتیوە تەماشاکەی لەمانەکانش ئیسراعاتت نامینی. ساڵانە زستانان خەڵک پارێ خڕکاتەوە هەر کەسەی کۆڵانی خۆی بڵین وەڵی ئیوهەیە دیناری دەباخلی دنیا ئاسی قەرزەکە پارەکەی مزدەڕەت ئەوەیە لە قوڕەکەی نەزاد بی تێگەیشی برام ئەو جار بەرشی خۆمان ئەو کۆڵانانە چامان کردە و چی هەنکو قوڕ و زێلاق نەمینی منداڵەکانم گەنە مەکتەبێ و گەڕەکی جوندیان دوو یەکێکە لەو گەڕەکانی کەوتۆتە سنتەری قەزای سۆران. وەک دانیشتوانەکەی باسی لێوە دەکەن گرفتی ڕێگاوبان و خراپی تۆڕەکانی ئاو نەبوونی ئاوڕۆ و لاوازی تۆڕەکانی کارەبا و چەندان گرفتی تر کێشەی زۆری بۆ هاوڵاتیانی ئەو گەڕەکە دروست کردووە. چەندان جاریش بەڵێنی چارەسەرکردنیان پێدراوە بەڵام تەنها بەڵێن بووە و کێشە و گرفتەکانیان هەروەک خۆی ماوەتەوە. هاوڵاتێکی ئەو گەڕەکی جوندیان دوو داوا لە یەکە ئیداریەکەین ئێمەش وەکو هەر هاوڵاتێک پێداویستی سەرەتی داوامان کردی هەر لە هەر شوێنێک کە خانی لێ ئەکرێت ئاوەدانێتی تێ پێشی جۆگە و جادەی بۆ چاکرێ بەڵام ئێمە هیچمان بۆ نەکرا هەروە خۆتانە بینن ئەوە جادەیتن کە زستان دادێتن ناتوانێت لەبەر قوڕ و لیتا هەنگاو بەهاوێ یاخود بچە دەرەوە هەموو لە شوجان دەبیتە قوڕلیتا کە هاوینیش دادێتن لەبەر تۆز و خۆڵەکەی تووشی تەنگە نەفەسی و چەندەها جۆری نەخۆشی دەبی بۆیە داواکارین لە حکوومەتی هەرێم ئاوڕێک لەم گەڕەکانە بداتەوە. بە پێی ئاماری یەکەی ئیداری سنوورەکە ئێستا سۆران پێویستی بە زیاتر لە 250 بۆ 300 پرۆژەی خزمەتگوزاری هەیە لە بوارەکانی پەروەردە و ئاو و کارەبا و ڕێگاوبان و تەندروستی کە پەیوەستن بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان. لە کاتێکدا حکوومەتی هەرێم خەریکە لە قەیرانی دارایی ڕزگاری دەبێت. پێشبینی دەکرێت بۆ ماوەی 15 ساڵی تر حکوومەت نەتوانێت ئەو ژمارە پرۆژە پێویستە لە سنووری سۆران جێبەجێ بکات لە کاتێکدا ڕۆژ لە دوای ڕۆژ سۆران لە فراوانبوونی زیاتردایە. ژمارەیە گەڕاک لە سنتەری قەزای سۆران لە کاتێکدا لە ژێر ماستەر پلان و نەخشەی شارەوانی بنیات نراوە بەڵام تا ئێستا کەمترین خزمەتگوزاری بۆ ئەو گەڕەکانە ئەنجام نەدراوە. دانیشتوانی داواکارن بە زووترین کات گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێت. ئیسماعیل عوسمان کورسات نیوز سۆران.